ئازانم سڵاوتان لێ بێ لە پرۆگرامێکی نوێ جێوار لە خزمەتانین. ئێمە لێرە لە گەرمیانین، زنجیرەیەک شوێنەوار و جێدەستی مرۆڤانی دەورانی زوو لە ناوچەی گەرمیان هەیە. ئەمڕۆمانەوێ ئاوڕێک لە مێژووی یەکێک لە یان ئەتوانین بڵێن نمونەیەک لە زنجیرەیەک لە شوێنەوارە جوانەکانی دەشتی گەرمیان بەیەوە بناسیێنین کە ئەویش توانین بڵێن بپیانە وترێ قولەکانی گەرمیان یاخود ئەو یەکێک لەو شوێنەوارانە و یەکێک لەو قولانەی کەوا لە نزیک گوندی سەید مەحموودە بۆ هیوایەن هاوڕێمان بن تاوەکو ئاوڕێک لە مێژوو بنیادنانی وەروەها پێک هاتە و نوعەتی شوێنەواری ئەم قولە سەربازیانە بدەینەوە. لەگەڵمان بن من لە پشتی منەوە یەکێک لەو شوێنەوارە مێژویانە هەیە کە ئەویش قولەیەکی سەربازیە ئەچمە لای وەروەها بۆ هیوایم بتوانین لەسەر ئەم قولەیە کۆمەڵێک زانیاری و قسە و باس بکەین لەگەڵمان. لەگومان هەر شوێنەوارێکی مێژووی هەر مۆقعێکی شوێنەواری ئاساری بە ناوێکی هەیە لە ئەمڕۆدا یاخود بە ناوێک ناسێنراوە، چ لە تۆمارەکانی مێژوو یاخود چ لەو تۆمارانەی کەوا پەیوەندیدارن بە شوێنەوارەکان و ئاسارەکانی ئێستەی هەرێمی کوردستانەوە. ئەگەر باز لە ناوەکانی ئەم شوێنەوارانە بکەین یاخود هاوشێوی ئەم شوێنەوارانە بکەین کە ئێستاکە بەچی دەناسێنن. هەڵبەتە دواتر باسەکەین کە لە ڕووی پێک هاتە و شکڵ و شێوازیانەوە بۆچی دروستکراون. ئەمانە ئەگەر ئێستاکە باز لە ناوەکەی بکەین، ئەمانە بورجێکی نیزامین، قولەیەکی سەربازیە. لە تۆمارەکانی مێژوودا زۆرمان هەیە دەڵێ بورجی ژمارە یەک، بورجی ژمارە مەسەلەن چوار، ئەو بورجانەی بە پێی ڕێزبەندی یاخود ئەو شوێنەوارە مێژووی ئەو بنکە سەربازی لە کۆندا چەند جۆر لەم قولە سەربازیانەی هەبوو بێ، هەر کامێکیان ناوێکی هەبووە. بۆ نمونە قولەی سەربازی ژمارە 16 15 یان هەنێک کات لەبەرەوەی چاودێرێکی وریا یان سەربازێک باش چاوەشێک قڕەوڵێک کە لە کۆنا ئەو کۆمەڵە ناوانە لەم بورجە سەربازیانەیە هەبوون. لەبەرەوەی چالاکێکی گەورەی کردبێ لێرە زۆر جارەڵێ قولەکەی فڵان سەرباز یاخود فڵان کەس، ئەمانەش زۆرجار ناو بوونەتە بەشێک لە مێژوو یاخود بوونەتە بەشێک لە ناسنامە و شناسی شوێنەوارە مێژوویەکان. بەڵام لە ئەمڕۆدا ئەم شوێنەواری پشتەوەمان کە زنجیرەیەکن یاخود چەندانەیەک لەم شکڵە لە بیناسازیمان هەیە کە بەداخەوە هەنێکیان شێوێنراون و هەنێکیشیان خۆشبەختانە نۆژن کراونەتەوە. ئەمانە لە ئێستادا پێیان دەوترێ قولەکانی گەرمیان یاخود قولە سەربازیەکان و بە تایبەتی تریش ئەم شوێنەوارەی کەوا لە لای پشتی سەری منەوە دەرەکەوێ پێوترێ قولەکەی نزیک گوندی سەید مەحموود، لەبەرەوەی لە ڕووی نزیکی جوگرافیاییەوە لەگەڵ گوندێک نزیکە بە قولە سەربازیەکەی یاخود شوێنەوارەکەی گوندی سەید مەحموود ناو دەبرێت لە ڕووی ناوهێنانەوە و لە دایرەی ئاساری گەرمیانیش ئەو ناوە تۆمار کراوە بۆ شوێنەوارە مێژویانەی کەوا باسەکرێت. بەڵێ ئەگەر باز لە هەڵکەوتی جوگرافیایی ئەم با بڵێن قولە سەربازیە بکەین، وەگە بینن ئێمە ئێستاکە لە کەنار لە تەنیشتی با بڵێن ئەو شوێنەوارە مێژوویە داین. ڕاستەوخۆ لە بەشی توانم بڵێن باکوور و باکووری خۆرهەڵات ناحیەی باوەنوورمان هەیە لە دەشتی پێباس لە پشتمەوە ناحیەی باوەنوور دەرەکەوێ و هەروەها جادەی قیری سەرەکی نێوان گەرمیان و سلێمانی یاخود با بڵێن سلێمانی و کەلار وەگە بینن لێرە لە بەشی خۆرهەڵاتی ئەم شوێنەوارە مێژوویە جادەکەمان هەیە و لە تەنیشت یان ئەتوانم بڵێن باشووری خۆرئاوای ئەم شوێنەوارە مێژوویەش گوندە جوانەکەی سەید مەحموود هەیە کە کەوێتە کەنار ئەم شوێنەوارە مێژوویە و خودی شوێنەوارەکەش خودی بورجە سەربازیەکەش لەم بەرزاییەی کەوا با بڵین ئەڕوانێتە زۆر جوان سەر دەشتی پێباز و هەروەها ئەو جادەیەی کەوا ئێستاکەش جادەیە و شوێنی هاتوچۆیە
کە لە کۆندا بۆ چاودێری بۆ کۆنتترۆلکردنی ئەم جادەیە لێرە دروستکراوە لەو بەرزایە سروشتەی تەنیشت یاخود باڵێنەگە لە سلێمانیەوە بێت لە دەستە ڕاستی جادەکەیە پێشەوەی بە چەند سەد مەترێک کەمتر پێشەوەی بگەیتە گوندی سەید مەحموود لە دەستە ڕاستەوە ئەم شوێنەوارە مێژوویە لەم بەرزایە دروستکراوە زۆر بە جوانی لە جادەکەەوە دەرەکەوێ کە ڕوانێتە سەر جادەکە وەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی شوێنەواری ئەم خولە سەربازی لە گوندی سەید مەحموود لە ڕووی ئیداریەوە سەر بە ئیدارەی گەرمیان و بەڕێوەبەرایەتی شوێنەواری گەرمیانە لێرەش جوگرافیایەکەی لە سنووری ناوچەی با بڵێن ناحیەی باوەنورە لای نزیک گوندی سەید مەحموود لێرە دەرەکەوێت لەم بەرزایە سروشتیە کەوا ئەم شوێنەوارەیان دروست کردووە. وەڵەگەر باس لە مێژووی بنیادنانی ئەم شوێنەوارانە بکەین یاخود ئەم چەند شوێنەوارێکەوە لەم ناوچەیە هەیە بە پێ ئەو تۆمارە مێژویانە و ئەو بەڵگە شوێنەواریانە وەروەها ئەو نووسینانی کەوا لەسەر ئەم شوێنەوارانە هەیە مێژوەکەیان ئەگەڕێتەوە بۆ سەردەمی دەوڵەتی تورکی عوسمانلی کەوا ڕۆژگارێکی زۆر توانین بڵێن زیاتر لە 500 زیاتر کەوا حکوم فەرمایی توانم بڵێم بەشێکی زۆری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەتا شەرقی ئەوروپاش کەوا لەژێر دەسەڵاتی ئەو ئیمپراتۆریەتا بووە کاتێک کە ئەوجی دەسەڵاتی کە لە ساڵانی 1530 لە سەردەمی سوڵتان سلێمانی قانونی و سەلیمی یەکەم و ئینجا سلێمانی قانونی کەوا زۆر ئەبێ بەشێکی زۆری ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەوێتە ژێر دەسەڵاتدارێتی ئەو ئیمپراتۆریەتە یەکێکیش لەو ناوچە یان لەو ناوچانە و لەو شوێنانەی کەوا کەوێتە ژێر دەسەڵاتی ئیمپراتۆریەتی عوسمانیەوە توانم بڵێم هەرێمی کوردستانی ئێستا یاخود کوردستانی کۆن ئەبێتە بەشێک لە خاکی دەوڵەتی عوسمانی یان جۆرێک لە جۆرەکان کۆتا سنوورەکانی دەوڵەتی عوسمانی کەیتر لەو لاشەوە پێشتر کە کۆمەڵێک دەوڵەتی تر هەبوون لە ئێرانی کۆن و دواتریش دەوڵەتی سەفەوی دێت و هەتا وەکو کۆتاییەکانی دەوڵەتی عوسمانی لە بەشی ڕۆژهەڵاتی ئەم دەوڵەتە ئێرە ئەبێتە کۆتا وێزگەی دەسەڵاتدارەتی یاخود کۆتا شوێنی جوگرافیایی دەوڵەتی عوسمانی بۆیە لەو سەردەمەدا وان لە کۆتاییەکانی سەردەمی دەوڵەتی عوسمانی توانم بڵێن لە دوای 1970 بۆ 1950 وەروەها لێرەش کۆمەڵێک میری کوردی و وەروەها دەسەڵاتدارێتی محەلی ناوچەی دروست بن کە هەم جۆرێک لە جۆرەکان خود مختار بوون هەمیش لەژێر دەسەڵات و هەیمەنەی و هەروەها سیاسەتی و فکر و ئایدیای دەوڵەتی عوسمانیا بوون. ئەم جۆرانە لە بیناسازی لەو سەردەمەیە دروست کراون واتە مێژوویەکی توانم بڵێن زیاتر لە 200 زیاتریان هەیە کەوا زنجیرەیەک لەو شوێنەوارە مێژویانە هاوشەوەی کۆمەڵی قەڵا و وەروەها مەخفەر و وەروەها کۆمەڵەیەکی زۆر لەو شوێنەوارانێک کە لە گەرمیان هەمانە چ شوێنەواری خزمەتگوزاری ببوون وەکو پرد و ئاش و یاخود شوێنەواری وەکو مەکتەب و مەدرسە و خەستەخانە و ئەم جۆرانە لە بیناسازیەکەشمان هەبووە کەوا مێژوەکان ئەگرێتەوە بۆ سەردەمی کۆتاییەکانی دەوڵەتی عوسمانی هەرچەندە ئەمانە بەشێک لە شوێنەوارەکان لەبەرەوەی کوالێتەکەیان لە بەرد و قسڵ و گەشت دروستکراوە بە پێی تێپەڕبوونی مێژوو بەشێک لە شوێنەوارەکان تێکچوون بۆیە من لێرە بە دەرفەتی ئەزانم ئەمەوێ ئەوە بڵێم ئەم شوێنەوارە وەکو پێشتریش باسمان کرد لە ڕووی ئیداریەوە ئەکەوێتە چوارچێوەی سنووری ئیداری بەڕێوەبەرایەتی شوێنەواری گەرمیان حەقی خۆیەتی لێرەوە دەستخۆشیەکی زۆر 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 باش لە ستاف و بەڕێوەبەرایەتی شوێنەواری گەرمیان بکەین چونکە جێگەی دەستخۆشیە و مای خۆشحاڵیشە توانیویانە زۆربەی شوێنەوارەکانی گەرمیان و تایبەتیش ئەم خولە سەربازیانە و بە تایبەتی تریش ئەم شوێنەوارێکەوە لێرەیە ئەمانە توانیویانە هەم تەرمیم هەم سیانە هەم نۆژەنکردنەوەیەکی زانستیانەی شوێنەواریانەی و هەروەها زۆر زۆر شارەزایانەیان بۆ بکەن هەر لەبەرە بینین ئێستاکە ئەم بینایە بە دیزاینەکەی خۆی بە جوانی زۆر بە جوانی ماوەتەوە بە کوالێتێکی زۆر باش و بە مەوادی هەمان ئەتوانم بڵێم یان نزیک لە مەوادە ئەسڵەکەی خۆی کەوا لە کۆندا پێی بنیادناوە بەڕێوەبەراتی شوێنەواری گەرمیان نۆژەنی کردوێتەوە و ئەوەندەی ئێمە ئاگادار بین زۆربەی شوێنەوارەکان وەروها ئەم شوێنەوارەش لە تۆماری شوێنەوارەکانی خۆیانە بە شێوەی ڤیدۆ ئێلکترۆنی و وێنە و هەروها نووسین و نەخشە و هێڵکاری و بگرە دەربارەی مێژوەکەیشی تۆمار کراوە هەڵگیراوە وەروەها لە فەزای مەجازی و لە تۆڕی کۆمەڵایەتیەکان و وەروەها لە داتا و ئامارەکانی خۆیانە
تۆماریان کردووە و دایان ناوە. بۆیە بەڕاستی دووبارە من دەستخۆشی زۆرم هەیە بۆ بەڕێوەبەرایەتی شوێنەواری گەرمیان کە گرنگێکی زۆر باشی ئاوڕێکی زۆر باشی لەم شوێنەوارانە داوەتەوە و بە تایبەتیش ئەم بورجە سەربازی نزیک گوندی سەید مەحموود کەوا دیارە نۆژەنکردنەوەکەی بە شێوازێکی زانستیانەی زۆر باش بووە و ئیشێکی زۆر جوان بۆ ئەم شوێنەوارە کراوە. بۆیە لێرەوە دووبارە دەیڵێمەوە شوێنەوارەکان وهروەها ئەم شوێنەوارە و بەشێکی تری لەو شوێنەوارانشکەوە لەم ناوچەی هەبووە کەوا توانم بڵێ مێژوویەکی 200 بۆ 250 ساڵ بەر لە ئێستەی تەمەنیان هەیە ئەگەڕێتەوە بۆ کۆتاییەکانی دەسەڵاتدارێتی ئیمپراتۆریەتی عوسمانی و لە ناو ناوچەیە زنجیرەیەکی زۆر لە قولەی چاودێریان دروست کرد و هەروەکو باسمان کرد لەبەرەوەی ئەم ناوچەیە جۆرێک لە سنوور و کۆتایی دەسەڵاتەکە بووە ئەو کاروانە بازرگانی و هات و چۆ داغڵبوون و هەروەها ڕوبەڕووبوونەوەی حاڵەتی سەربازی و کۆمەڵی گرفتی تر کە هەبوون لەم ناوچەیەدا لە ڕێگەی ئەم بورجە سەربازیانەوە بۆ چاودێریکردن و کۆنتڕۆلکردنی ڕێگاکانی هاتوچۆی بازرگانی و سەربازی و هەروەها تێپەڕبوونی کاروانی هاتوچۆی چ هەر مەحەلی بوو بێ یاخود بۆ ڕۆژهەڵاتی کوردستان یاخود کۆماری ئێران کە بینین لێرە سنوورێکی فراوانمان هەیە لە مەرزی ئەتوانین بڵێن پەروێزخان و بۆ سنوورەکانی قەسر و شیرین و بۆ ئێران کە ناوچەی گەرمیان ئێستاکەش ئەو مەرزانە ئیشەکەن و لێرەیە هەن سوودێکی زۆریان لێوەرگەیەوە لە لایانی سەربازیەوە هەر ئەمە ژوای کردووە لەم ناوچانەیە ئەم جوارانە لە شوێنەوار و ئەم جوارانە لە بیناسازی بنیاد بنێن. مەڵایزان ئەگەر باز لە پێکهاتە و لەگەڵ هێڵکاری ئەم شوێنەوارەیە بکەین بێگومان ڕووی پێکهاتەوە لە چی پێگەیە و مادانەی کەوا ئەم شوێنەواری لێ دروستکراوە بریتە لە کۆمەڵێک بەرد لە هەنێک گۆشیشە پارچە خشتی بچکۆلانە بەڵام کوی گشتی لە بەر دروستکراوە لەگەڵ قسڵ و گەچ لە مەوادی چەسپاندنی بەردەکانە بەکار هاتوون وهروەها داریش بۆ سەقفەکەی سوودی لێوەرگراوە. لە ڕووی هێڵکاریشەوە ئەتوانین بڵین ئەم بورجە بریتە لە بورجێکی بازنەیی کامل واتە دایرەییەکە بازنەییەکە پێک دێ لە بورجێکی بازنەیی لە دەرگایەک ڕاستەوخۆ دێتە ناوە کە دێتە ناوە لە دەستەڕاست قادرمەیەک هەیە دەتبا بۆ سەقفی ئەم بورجە و هەروەها سەقفەکەشی توانین بڵێن ستارەیەکی تەواوی بۆ کراوە ئیتارێکی جوانی بۆ کراوە کە ئیتارەکە بۆ پارێزگاریکردن بۆ لەو کەسانی لەسەرەوە چاودێریان کردووە و پڕێتی لە کونەمەتەرێس و قاتی خوارەوەشی یان با بڵێن بنکەی سەرەکی وەک باسمان کرد دێناوە لە دەرگایەکەوە ڕاستەوخۆ لە دەستە ڕاست قادرمەیەکێ دەچێتە بۆ بانەکەی بۆ سەقفەکەی لە دەستە چەپیش غرفەیەکی بچکۆلانە هەیە کە دوو کونەمەتەرێس یاخود دوو بڵێن بۆشایی بۆ چاودێریکردن وەگە بینن کە لێرەیە زۆر بە جوانی دەرەکەوێ دوو کونەمەتەرێس ئەلێرە هەن وەروەها لە پشی پشتەوەشی یاخود توانم بڵێن بەشی سەرەکی ئەیوانێکە یان ژوورێکی گەورەیە بە هەمان شێوەوە بە تەواوی بازنەیەکە یاخود بە تەواوی ئیتارەکە کونەمەتەرێزەیە بۆ چاودێریکردن لەگەڵ ئاگردانێک و لەم بەشەشا بە هەمان شێوە لە کاتە ژێر قادرمەکان غرفەیەکی تری لەم جۆرە هەیە ئەمیش هەر دروست کراوە کە دوو کونەمەتەرێزیانی لە یەک کاتا دوو سەرباز دەتوانن لەم غرفە بچکۆلانەیە لە حاڵەتی ڕوبەڕووبوونەوە لە حاڵەتی چاودێری لە حاڵەتی سەرما و زۆری کە نتوانن لە دەرەوە لە بەشی سەرەوە بۆی بتوانن بە هەر یان با بڵێن بە شێوەیەکی بازنەی هەموو 360 پلە دیدیان هەبێ بۆ ئەو هاتوچۆیانەی دەوروبەری لە ناوە ئەتوانن چاودێری دەرەوە بکەن واتە کاتێک کە دێتە ناو ئەم بازنەیە نا ئەم دارەیە نا ئەم قولە سەربازیە بە هەموو ئاراستەکانە لە بەشی سەرەوەش و لە ناو خورفەکەش لە خوارەوە تۆ توانی دەرەوە ببینی و بە پێشەوانەوە دەرەوە ناتوانن تۆ ببینن چونکە بۆ شایەکان کونە مەتەرێزەکان یاخود ئەو مازاغی لێ دروست کراوە لە دیوی دەرەوە کونێکی بچکۆلانەیە بەڵام لە ناوە بیناسازێکی وا دروست کراوە کە دێتە ناوە فراوان دەبێت واتە کەسێک دەتوانێت زۆر بە ئاسانی سەربەرێتە ناو کونە مەتەرێزەکە و ئەوە لە بۆشایەکی بچکۆلانەوە سێری دەرەوە بکە وەگە بینن لێرە لە بەشی پشتەوە هەر لایەک لە لاکانی ئەتوانین بڵین 6 کونەمەتەرێز لێرە هەیە سێ لەم لاو سێ لەولا ئاگردانێکیش لە ناوەڕاستە هەیە لە کۆنا دیارە ئاگریان کردوەوە دوو کەڵکێشی هەیە بۆ سەرەوە بە هەمان شێوە دوو غرفەی پشکۆلانەشی تایە کە هەر کامێکیشان دوو مەزاغیل یا کونەمەتەرێزی تێدایە
کەم مەکوونە مەتەرێزانە چ ئەگەر ساچمەژن و بڕنە و یاخود چ تیرروکەوان چڕەم چه هەر شتێکی تر کەوا لە کۆنا بەکاریان هێنابێ بۆ حاڵەتی ڕوبەڕوونەوە زۆر جاریش هەر بۆ چاودێریکردن بۆ چکان بجانە زیاتر بورجی چاودێری نەوەک بورجی ڕوبەڕووبوونەوەی شەڕ لێرەشەوە قادرمەمان هەیە ئەچیتە بەشی سەرەوە بۆ سەر سەقفەکەی من دەچمە بەشی باڵێن کە لێرەوە ڕاستەوخۆمە قادرمەکان غورفەیەک ئەچمە بەشی سەرەکیش لێرە بینین کۆمەڵێکی تر لەو ئەو دیمەرانی کە باسمان کرد بوونیان هەیە ئەگەر برادران بێن لەگەڵما بێگومان وەگە بینن کە لێرەوە ڕاستەخۆ لەو دەرگا ڕئیسیەوە دێتە ناوە ئەم بەشە توانین بڵێن بەشی سەرەکی ناو ئەم بورجەیە یان ئەم قەڵا بچکۆلانەیە ئەم بورجە نیزامیە لێرە باسمان کرد لە ناوەڕاستی ئاگردانێکەیە لێرە دووکەڵکێشێک هەیە بۆ سەرەوە لە کۆنا دیارە ئاگریان کردوێتەوە بۆ گەرمبوونی ئێرە و بە هەمان شێوەش ئەمە کونە مەتەرێزێک و دوان ووسیان لەو لاشەوە یەک و دوان ووسیان لە قادرمەکانیش کە لە دەرەوە لە پشتەوە من بە هەمان شێوە غورفەیەکی بچکۆلان هەیە مەبەستیشمان لە کونە مەتەرێز وەک ئەبینن لێرە ئەم بۆشایە هەیە لە کۆندا ئەگەر ئەمە بە تفەنگێک یا شتێک تاقیکەینەوە ئەتوانین بڵێن سەربازەکە زۆر ئاسان توانیوێتی بەشێکی زۆر جەستەی بەرێتە ناوەوە و بەڵام لە بەشی دەرەوە تەنها بۆشایەکی بچکۆلانە دەرەکەوێت ئەتوانم بڵێم لە کەمتر لە 10 سانتیمێک کەمتریش بۆشایەک هەیە بۆیە چه هاتنی هیچ جۆرە بڵێن شتێک کە بۆ ناوە بێت زۆر ئەستەمە بەڵام لێرە زۆر بە ئاسانی توانی ئاراستەکانت بگۆڕی لێرە بۆسی بۆ نمونەبەی لێرەوە بۆسی لە ناوەندا بۆسی مەزاقیلەکان زۆر بە جوانی دروست کراون ئەمەش هەر بۆ چاودێریکردن بۆ بۆی بتوانن بە ئاراستەیەکی زۆر فراوان بۆ نمونە من ئێستا بەشێکی زۆری جادەکە ئەبینم تەنها لەو کونە بچکۆلانەوە چکە ئاراستەی دیدگاکانم ئەتوانم لای ڕاست و لای چەپ و سەر و خوارەوەش ببینم لێرە کونە مەترێزەکان دەرەکەون سەقفەکەشی کەوتمان بەڕێوەبەراتی شوێنەواری گەرمیان نۆژەنی کردو لە ئێستادا دار و حەسیریان بەکارێنەوە لە کۆنی شەهر بە هەمان شێوە دار و کۆمەڵێک مەوادی تر بووە توانین بڵێن لێکچوونێکی زۆر لە نۆژەنکردنەوەکە هەیە و سوودیان لێوەرگرتووە لە بەشی سەرەوەش سەقفەکە هەیە سەچینە لای ئەگەر لێرەشەوە برادران هاوکارم من هەرەو غورفەیە کە لێرە هەیە نازانم دیمەنەکان جوان دەرەچن یان ئەچمە ئێرەوە ئەمەش وتمانە غورفەکەیە کە لە دەستە چەپ دێناوە بە شوەیەکی گشتی بۆی بەڕاستی بینەران باشتر لە بابەتەکەمان تێبگەن لەو دەرگا ڕئیسیەی کە دیتە ناوە لە دەستە ڕاست قادرمەکان هەیە بۆ سەرەوە لە دەستە چەپیش غورفەیەکەیە ئەم دوو کونە مەتەرێزەی تێدایە بەشی ناوەشی کە ئێمە چوینە ناوی سەیرمان کرد بینیمان ئاگردانێک و غورفەیەک و کونە مەتەرێزێکی لێ من هەوڵێم بچمە بەشی سەرەوە بچمە سەر سەقفەکەی بتانی لەوێش دیمەنەکان چۆن چۆنی وەگە بینن ئەمە دەرگا ڕئیسیەکە بۆ ناوە و بەس لە دەسەڕاست قادرمەمان هەیە لەم قادرمانەوە بە شێوازێکی زۆر جوان دروستکراون قادرمەکان دیسانیشەوە لە ناوەندی قادرمەکانە کونە مەتەرێزێک هەیە ئەویش بە هەماشەوە بۆ بینینی ئەم گۆشەیە ئەلێرەوە دیتە بەشی سەرەوە ئەمە سەقفی با بڵین ئەو بینایەیە کە هەمانە بە هەمان شێوەش لێرە بۆ بینین ئەو دیوارەی کە بۆی کراوە لێرەوە سەربازەکان یاخود چاودێرەکان بە بازنەیی کامل توانیویانە کۆنتترۆلی چوادۆر بکەن و یەکێکی تریش لەو تایبەتمەندیانە کە لێرە هەیە وەک ئەبینن ئەگە برادران هاوکارم من ئەم دەرگایەیە لەم دەرگایەوە چوونەتە ئەتوانم بڵێم جۆرێک لە جۆرەکان باڵکۆنێکی بازنەیی هەیە کە بۆ حاڵەتی تەواری سەربازەکان لێرەوە چوونەتە ئەو دیوەوە و توانیویانە بە دەوری ئەم بورجە سەربازیە بسوڕێنەوە واتە سێمەژە توانین بڕۆینە ئێرە و بسوڕێنەوە ئەگەر لەگەڵم بن هاوکارانم ئێمە لێرەوە چینە ئەو دیو لەم دەرگایەوە کە بڵێ ئەمە سەقفەکەیەتی ئەچیتە ئێرەوە وەگە بینن ئێرە بتوانین بسوڕێنەوە یعنی بە دەوری نەکەیا بسوڕێنەوە بە لێرەوە جەماعەت ئەگەر لەگەڵم بێن وەگە بینن لێرە گوندی سەید مەحموودمان هەیە بورجەکە لێرەوە زۆر جوان
دیدگای هەیە یان دیدی هەیە بینین هەیە بۆ گوندی سید مەحموود ئەلێرەوە ئەڕۆین بە هەمان شێوە ئەمە ئەلێرە ئەگەر ئەسوڕێنەوە چۆنن ئەلێرە دیمەنێکی جوانیش بە هەمان شێوە جادەکە دەرەکەوێ وەروەها ناحیەی باوەنووریش دەرەکەوێت توانین بسوڕێنەوە بە جوانی لە کۆنا قسڵ و گەچێکی باش پڕکراوەتەوە بەردەکان زۆر بە جوانی ئێساکەش شوێنی خۆیان گرتووە ئەمەش ئەو کونەمە تەرێزانەی دەرەوەن لێرە دەرەوەن بەس برادران هاوکار بن نەکەون ئێرە دەرگاکە ڕئیسیەکەیە واتە لە ناوەوە وەگە بینن بۆ ناوەوە هەمانە ئێمە هاتینەوە سەرەوە یان نتوانین بڵێن پێچێکی کاملماندا لێرەوە ئەڕۆینەوە ناوەوە وڵایزان لە یەکێک لە شوێناوارەکانی کوردستان و یەکێک لەو جێوارە مێژویانەی دەورانی زووی کوردستانمان کە قولە سەربازەکەی گوندی سید مەحموودە لە ناوچەی گەرمیان و لە دەڤەری گەرمیان و دەشتی پێباس کەوا شوێنەوارێکە توانم بڵێم بە شێوازێکی زۆر جوان ماوەتەوە و مێژوویەکی 250 ساڵی بەر لە ئێستەی تەمەن بۆ ئێمە دەگێڕێتەوە گەرچی تەنهایە لێرە و بەڵام هاوڕێکانی و هاو شوێنەوار و شوێنەکانی کەوا لە شوێنانی دیش هەمانە لێرە خۆی بە تەنها بەجێ ماوە منیش پرۆگرامی ئەم جارەی جێوار بە کۆتا دێنم و ئەلێرەیە ئێوە بەجێ دێڵم بۆی سپاس کە لەگەڵ مامون بۆ هیوای توانی بێتمان ئاوڕێک لە یەکێک لە شوێنەوار و جێوارەکانی مێژی کوردستان بدەینەوە هەر شاد بن ئاوا خاوم کەنەوە